سڵاو لە هەموو هاوڕێیان و هەوادارانی باڵندە چاوی بەخێوکەری باڵندە و هەوادارانی باڵندە چاوی هەمووتانمان چەکەم بەڕێزان ئێمە زۆر جا باسی ئەومان کردو هەڵگرتنی هێلکە تەبەن من ڤیدیۆیەکم کردووە لە ساڵی 2009 ئەمڕۆ 2021 هەمان ڤیدیۆ بە زمانی کوردی بڵاوەکەینەوە بەڕێزان هەموو ئاگادارن کە ئێمە 11 دەستمان کردو بە جووتکردن 11 دەستمان کردو بە جووتکردن ئەمڕۆ 22 لەخوا بە زیادێ لە ماوەی ئەم 11مان کە ڕۆژانە شتێرەکانمان جووت کردوین ڕۆژی وا بۆ 4 جووتمان جووت کردو ڕۆژی وا بە کردومانە بە 6 بە 7 بە 8 ئێستا 12 جووتیان هێلکەیان کردووە بەڕێزان چەند خاڵێکەیە کە زۆر گرنگە لە هەڵگرتنی هێلکەیە لە هەڵگرتنی هێلکەیان تەمان ئەم جووتیانەگە بیرتان بێت 11 مانگ یەکەم هێلکەی کرەمە بەڵام 2 ڕۆژ هێلکەی نەکردمێکە 2 ڕۆژ هێلکەی نەکردمێکە ئەمڕۆ 3 هێلکەی کردو بەڵام من دامناوە تەمان پێش هەموو شتێک چۆن هێلکە هەڵەگیرێت بەڕێزان کاتێک هێلکە دەرێنیت ئەبێ زۆر بەوریایی ینی ئەگەر یەکێک نەیزانێت پێویست ناکا هێلکە هەڵ بگرێت ینی ڕۆژانە ئەمە بۆیە ئەم هێلکانە دەرێنێ لە ژەرمێکانە بۆ ئەوەی هەموو بێچۆکان بێکەوە هەڵبێ سەوکوتمان ئەگەر ئەم جووتە وازمان لێ بێنایە ئێمە 2 هێلکەی کرد دوای ئەوە هێلکەی سێهەمی ینی دوای یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ 2 هێلکەی کردووە ڕۆژی هێلکەیەکە کات باڵندە هەمومانەزانین بەیانیان هێلکەکە ئەکا 4 سەعات کەمێکە لەسەری کەوت دوای ئەوە نابێت دەری بێنی یعنی باشترین کاتەوەی سەعات 9 8 و نیوی بەیانی تادەی بەیانیش ئاساییە چکە لە دەوروبەری کە دنیا ڕووناکە بێتەوە 6 سەعات 6 و نیوە 7 تاوەکو سەعات دەش ئەتوانی ڕایکێشی تا 11 بە پێی باڵندەکە چکە شەر نییە کە یەکسەر ڕووناکی داگیرسا لە ماوەی نیو سەعات بۆ سەعاتێکە مێکە هێلکەیەکە گەرمیەکی تەندروست بێت ئەگەر کێشەی نەبێت لەبەرەوە پێشەوە شەو ئەبێم تابعی بکەینەوەکوی هێلکە جەڕین ڕووبان بەڵام ئێمە بابەتەکەمان هێلکە جەڕین نییە بەڕێزان وکوتمان ئەم هێلکانە سوودەکانی چیە ئەخو چۆن لە پێشە ئەم هێلکانە هەڵ ئەگری ئەبێ زۆر بەوریایی لە هێلانەکە لە با بڵین ئێمە با پێشوەخت بەلەسەر مێک تاقیکەینەوە بۆ نمونەمە هێلکەکەی کردو تەوانەمە هێلکەیشی ڕاوکەیە دامان ناوە ئێمە خۆمان پیاڵین ڕاوکە ئەبێ زۆر بەوریایی دەسی بیتێ ئەگەر بەرز بوو شوێنەکە ئێستا بۆ نمونە من ئەم هێلانەیە ئەم هێلانەیە کە هێلکەکە دەرێنم بەرزە چونکە ناچم ئاوا دەری بێنم بەم شێوەیە ئەچم چیەکەم هێلانەکە دەرێنم زۆر بەوریایی لە شوێنێکا دایەنێم ئەنجا هێلکەکە دەرێنم چکەم بەدەستێ ڤیدیۆکە ئاگرم و لێرە ئێمە زۆر بەوریایی دەستەیتە ناوەیە بە کەوچێکیش بکرێت کەوچکی چا باشترێکە بەم شێوەیە زۆر بە ینی بە وریایی دەری ئێنین هێلکەکە نەشکێت بە هیچ شێوێ نابێت زەختی لێ بکەی نابێ بیجوڵێنی ینی هەوڵ بی دەستێ نەجوڵێت بەم شێوەیە بە دەریێنی و چۆن دای ئەنەی 2 ڕێگە هەیە بۆ دانان بەڕێزان ڕێگەیشان بەم نوکە تیژەی وکو من دامناوە ڕێگەیشان بە ئەم هێلکەی هەموو شوێنی خۆی هێلکەیەکی کە دەرێنم ئەمەوەکومێکە بچێتەوە سەری ئەمە هێلکەیەکی کە دەرێنم ئەم نوکە تیژە بۆ خوارەوە و کوانی من دامناوە ئەمە هەڵگێڕانەوەی ناوێ بەڕێزان بەی شوێکە داونە تایخیتەوە جێگەی خۆی هەڵگێڕانەوەی ناوێ بەڵام ئەگەر لەسەر تەنیش داماننا بەم شێوەیە هێلکەکەماندانا ینی حەزەکەم بیبنی جیاوازەکەی من بە نوکەکەیان من بەو شێوەیە دامناوە بەڵام کە بەم شێوەیە داونا بەلایانی کەمەوە ئەبێ 12 سەعاتە 24 سەعاتە جارێک هەڵی بژێڕینەوە ینی بە ڕێک بەم شێوەیە بەلای چەپا هەڵی ئەیجێڕینەوە ڕۆژی دوای ئەوە ئەبێ جاریشی کە بەلای ڕاستیشە ئەڵی بژێڕینەوە بەم شێوەیە هەتا ئیخیتەوە ژێر تەیرەکات ئەم 2 ڕێگە هەیە بۆ هەڵگرتن و کووتمانە بێت زۆر بەوریایی
هێلکەکان دەرێنی یەکێ نەیزانێت تەنانەت بۆ کۆکتێل و غەندور و هەمووی بە هەمان شێوەیە. ئێستا چەند پرسیارێکەیە کە با بڵین سوودی هێلکە دەرێنان چییە؟ ئێمە زانین باڵندە خۆی هەموو باڵندەکان 4 هێلکە ئەکەن ئەگەر بە مەعەدەل حسابی کەیت، بەڵام پیایەتی 5 پیایەتی 6 جاری وایە 7 بۆ ئەوەی ئەم بێچوانەمە گەورەترین کێشەمان لاڵهاتنی بێچوە دایمە بێچوە بچکۆلەکانی ئاخر ئەبن بە تەسحیە یاخود کەمتر خواردنی ئەیرێت یا تەمەنی بچووترێکەکەوێتە ژێرەوە خواردنی نایرێتێ لەبەرەوەی ئەم بێچوانە هەمووی لە یەک ڕۆژا و لە یەک کاتا هەڵبێت، یعنی لە یەک ڕۆژا هەڵبێت ئەم هێلکانە دەرێنین و هەمووی بەیەکەوە لە یەک ڕۆژای خێنەوە ژێری. لە چەندەم هێلکا ئێمە با بڵین هێلکەکان ئەخێنەوە ژێرمێکە، من خۆم لە 4 هێلکەوەی خەمەوە ژێریان لە 4 هێلکە بۆ نمونەگەر 5 هێلکە و 6 هێلکەشی کردمەیەکە لە حاڵەتێکە 5 و 6میشی کرد یەک ڕۆژ زۆر با بڵین کاریگەری نییە یا 2 ڕۆژ زۆ کاریگەری نییە لە چاو ئەوانیکە ئەتوانێ بەخێوکەم خۆم بەیانیان یەک جار شەویش یەک جار خواردنێم بۆ بێچوانەی کە با بڵین نەک لێم تێکچوانی کە 5 و 6 هێلکەیان کردووە خۆی ئەگەر بتوانی لە 5 هێلکا بیخەیتە ژێری باشتر، ینی عەفوم کە بڵین 4 هێلکە ئەکار ڕۆژی دوایەوە بیخەیتە ژێری، بەڵام من خۆم لە 4 هێلکەی کەمە ژێریان دایما چکە یەک وتمان یەک ڕۆژ کێشە نابێت. ئەمە لەسەر هەڵگرتنی با بڵین بۆچی هەڵیەگرین لەبەروی هەموو بێچۆکان لە یەک ڕۆژاو لە یەک کاتا هەڵدەن و لە یەک تەمەنابێت زائیدەن. ئەگەر بۆ نمونە من کەناریم هەیە ئەزانم کەناریەکان ئەبێ لە 4 ڕۆژی کڕکەوتنە، ینی کە بمێکە کە خستمە ئەو ڕۆژەی خستمە ژێری بۆ نمونە سەعانەی بەیانی خەمە ژێری لەو ڕۆژەوە، ینی لەو ڕۆژەوە ڕێک ئەبێ لە 15 ڕۆژە بڵین یەکەم ڕۆژ سابەکەی بۆ نمونە تۆ یەکی مانگی خەیتە ژێری، یەکی مانگ ئەبژێری تۆ لە 2 مانگەوە 14 ڕۆژ ئەبژێری وە بە متابعکردن بە سیرکردنی هێلکەکان بەلاییت ئەبێ بیبینیت لی بزانی زۆر جار لەو ڕۆژە هەڵی نایەنێ کە پێویستە تا سەعات 12 توانی چاوەڕێکەی سیرەکەی بێچەکان هەڵ نایەنێت هەموو شتێکیشە تاوا شێو تەواوە مێکە کێشەی نییە بە تەواتی هێلکەکە بێچووی تایە کێشەی نییە ئەو کاتە بە خێوکەرەکە توانی یارمەتی بێچوەکان با بۆ هێنانە دەرەوە ئەمە کە ئەبێ زۆر شارەزابی و هەموو کەسێک ناتوانێەوە بکات چکە زۆر کەس هەیە ئەکەوێتە هەڵەوە هێلکەکە شکێنێ سیرەکان ڕۆژێکی ماوە بۆ هەڵهاتن لەوانەیە مێکە با بڵێن ئەو ڕۆژەی کە کردە ژێری بە تەواوەتی نەنیشتوێ لەسەری چکە وەکوتمان لە 4 ساعات بۆ 6 ینی 6 بۆ 8 ساعات تقریبان بە تەجروبەی خۆم تا 4 ساعاتیش کێشە نییە کە لە ژێر مێکا بێ لە دوای ئەوە نابێت دەریبێنی چکەیت لەوانەیە با بڵێن تۆکە لە ناوە پتروچێ و بڵێن بێچۆکە پتروچێ و نابێت دەستکاریکەی لە 5 ڕۆژیشا لە 5 خۆی لە 4 میشاکە لە کڕکەوتنا ئەتوانی بیبینی زانی هێلکەکە تەڵقیحیاننا، بەڵام بۆ کەسە شارەزانە بێت ئەتوانێت لە 5 ڕۆژی کڕکەوتنەکەیە سەیری کا بزانم هێلکانە تەڵقیحیان تەڵقیح نییە. وەکوتمان بەڕێزان ئێمە 11 مانگ یەکەم جووتکردنمان خود یەکەم هێلکەمان دەرێناوە بیرم نەماوە لە کار جووتمان کردن مەبەستمەوەیە بۆی بزانن ئینشەڵاوە میکەشێ بەیانی زیاد بێت هەنیشانە 1 و 2 3 و 4 5 6 دانایان بەیانێ بێ بژێڕینەوە ژێرمێکان و بۆی کە بخینە جێگەیان ئەمەش داگرین بە پلەی گەرمی ژوورەکان ێستا پرسیار هەیە هەنێ برادر لەوانێ بڵێ پلەی گەرمی ژوورەکە بێت چەند بێت پلەی گەرمی ئێستا لێرە هەتاوە هەڵهات ینی مەبەستمانەوە لێرە ئێستا گەرمە دەرەوە تۆزێک ئێستا پلەی گەرما بۆ بە 20 لە لێرە لەبەرەوە پەنجەرەکەش ئەەکەمەوە بۆی ئێمە وتمان لە بینی 18 و 19 زۆر باشە بە پلەی گەرمای ژوورەکە 21 باشترین پلەیەکە هێلکەکان هیچی لێ نایە. ئێستا پرسیارێک هەیە زۆر لە برادرە لیام لە منیان پرسیوە تەبەن ئەمانەی کە ببورن لێرە سەیری شتێکی کە بکەین ئێستا ئەوەی لە پێشەوەیە ئەوەی لە بەردەمانە چکە شەحنم پێنەبێ ئێستا ئەمە 22 قەفەزی ژمارە 22 سێ هێلکەی کردووە ئایا بێ من سێ هێلکەی ڕاوکە بکەمە ژێری نەخێت ژمارە 22
ئەمە ژمارە 22 ئەمە میەکەیە کەوتووە من یەک گێلکە ئاخەمەژێری یەک گێلکە زیاتر ناخەمەژێری ینی هەنێ کەسەیە چوار گێلکە بە پێی ژمارەکان ئەشتوانی ئەوکەی بەڵام وا باشتێکە هەر یەک گێلکە بکەیتە ژێری ئەوەشی کە ڕاوکەی نییە ئێستا بڵێن هی پلاستیکی نییە ئەوەی کە با بڵێن هێلکی پلاستیکی نییە ئەتوانێت چی بکە هێلکە کۆنەکان بە جائینێک ئەمەی کە لەسەر سیدیشتە نووسیت یەک ئیشارەتی هێلکیشی بۆ نمونە پیسبوو بکات بەم شێوەیە بە هەر شێوەیە بێ وەکو ڕاوکە بەکاری بێنێ بۆی کە هێلکەکە ئەکە ئەمە ئەگەر سەیریکەن ئەمە لێ نابێتەوە چۆن دەستی بەمێ لێ نابێتەوە ئەمە یکەم جاران ئێمە وەختی خۆی لە کوردستان لە ساڵەکانی 1984 و بەرەو دواوە ئەم هێلکە پلاستیکانە نەبوو هێلکەمان وا دیاریە کرد قەت هێلکەی پیسمان فڕێنە ئەیە هێلکەکانمان چی لێ کرد وەکو ڕاوکە بەم شێوەی ئێستا کە باسمان کرد بەکارمانێنا بۆ وەکو ڕاوکە ئەمە قسە ژێرەکان وت بۆ ئەوەی کە من تەڕەن لە ساڵەکانی هەشتا لە مامۆستا خوا چاوشینەوە فێر بووم کە چۆن ئەم هێلکانە ڕۆژانە بێت دەری بێنیت و بێکەوە بیان خیتە ژێریان بەڕێزان هەچ بە ڕێزێک هەچ پرسیارێ هەچ ڕوونکردنەوەی چێ بێت ئێمە لە خزمەتتاین ئێوە چاوی ئێمەن هیوادارم تواننی بێتمان سوودێ ببینین خواتان لەگەڵ